دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان لەم بەرگەیە باس لە یاخود گفتوگۆ سەبارەت بە پەرەبێدان و هەروەها فێربوونی زمانێکی بیانی بە تایبەتری زمانی ئینگلیزیەکەین تاکو چەند ئەمە هۆکارە بێت بۆیکەوە هەلی کارمان بۆ زیاتر بێ و لەگەڵەوە شاسوودەکانی چییە بۆ بیرەوەریمان بۆ مێشکمان بۆ کەسایەتیشمان کەمە زمانێکی چۆن بڵێن جیهانیە هەروەها ڕێگەکان چین بۆیکەوە ئەمە فێری زمانی ئینگلیزی بین با باشترین شێوە گفتوگوی زیاتر سەبارەت بەم بابەتاکەم لەگەڵ میوانەکەم زۆر بەڕێز دکتۆر یوسف خورشید مامۆستای زانکۆی پزیشکی کەرکووک کۆلێژی ئاداب سڵاو لێبێ و ڕۆژ باش مامۆستا سڵاو سەرخان بێتان باش ڕۆژتان باش زۆر سپاسانەکەم مامۆستا ئەمانە سەرەتا لەو پرسیارەوە دەست پێ بکەین زانین یاخود ئاشنابوون بە زمانێکی بیانی یاخود هەر زمانێکی تر جگە لە زمانی دایک تا چەند گرنگە ڕاستی سەبارەت بەم بابەتەیە توانم ڕێکی کەم لەسەر وتەیەکی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کە گرنگیدا بە مانگی ڕەمەزان ئەگەر ئەوەی بزانین لە مانگی ڕەمەزان چەندێ خێر و پاداشت هەیە تەمەناکە هەموو ساڵەکە ڕەمەزان بێ ئەگەر بەدەست من بگێ ئەوەی بێتە زانکۆوە لە 4 ساڵ فێری زمانی ئینگلیزی نەبێ بەڕاستین بڕوانامەی نادەبێ ئەمەندە گرنگە نەک ئینگلیزی بگەرە زمانەکانی کرد بە تایبەت ئێمە لە کەرکووک سێنەتەوەی تایبەتمان هەیە کە کورد و عەرەب و تورکمان و تێکاڵی لەگەڵیەکە ئەگەر بێت و من زمانێکی تر نەزانم بەڕاستی من نایڵم ئەو تەڵەبێت تەخەڕوج کات ئیلا بە تایبەت ئینگلیزی بزانێ بەڕاستی زۆر گرنگە وتەیەکی شەیەڵە کە تۆ چەند زمان بزانیت تۆ ئەو نەکەسیت بێگومان کاتێک کە ئینگلیز زمانێک ترە زانی پێترە بایلینگوڵ دواتە تۆ کەسێکی ئەبی بە دوو کەس ئەی ئێمە لە کەرکووک ئەبێ هیچ نەبێ عەربی تورکمانی بزانین ئەو کوردەکە زمانی خۆمانە و ئینگلیزیەکەش بەڕاستی گرنگی ناتوانم ئێستا لە چەند وشەیەکا بڵێم گرنگی زمانی ئینگلیزی بەس ئەوە ناڵێم نایڵم تەڵەبە دەرچێت لە زانکۆ دوای 4 ساڵ زمانی ئینگلیزی فێر نەبێت نەک ئەوەی کە لە قسمی ئینگلیزیە بیگەرەوەی لە هەموو بەشەکانی ترە بەڕاستی دەبێت فێربن زمانی ئینگلیزی زۆر گرنگە مامۆستا باسیەوت کرد ئەگەر هاتوو لەو قسمە بووی پێویستەکەوە فێری زمانەکە بێت ئەو کاتە بڕوانامەی پێ بدرێت بەڵام با باسی تیچینگ مێثۆد یاخود ڕێگاکانی فێربوونی زمان بکەین ئەبینی کەوا زیاتر گرنگی بە گرامەرە درێوە تا گرنگی بە ڕێز زمانەکە بە قاعدەکانە درێوەک لەوەی کە گرنگی بدرێ و کەسە فێری زمانەکە بێ و لەگەڵەوەشە ئێمە خوێندومانە هەر لە زانکۆکەوە ڕێگاکان زۆرن یەکێک لەو ڕێگایانە هەندێک مامۆستا بەکاری هێنێویش بەکارهێنانی و شتانی کە لە ژوورەکەی هەیە خود لە نێو ئەو هۆڵەیە هەیە بەڵام ئەم ڕێگەیانە بەکار ناهێنرێت ئەخۆتوانین بڵێن کەوا تۆزێک ئەو دزەخ نەکرێتە سەر خوێندکار چونکە ڕێگاکانی کە بەکارهێنرێت بۆ شێوازەنی ئەمەش هۆکارە کەوا ئەبینیت لە پشۆکانی کۆتایی ساڵە زیاتر خوێندکاران ڕوو لە پەیمانگاکانەکان ڕوو لە خولەکانەکەن کەوا فێری زمانەکان بن بە تایبەتتریش زمانی ئینگلیزی بەڕاستی فێربوونی زمانی ئینگلیزی پەیوەندی بەوە نییە کە من ئەکادیمە میان شەهادەیەکم هەبێت فێربوون ئەوە یەکەم هەنگاو سایکۆلۆژیە کە لە ئینسانێکە لە خودی خۆدا دەست پێ دەکات باشە من با بڵێن ئێمە ئەتوانین 2 بەش لە قوتابخانە یاخود لە زانکۆ یان کەسێک بڕوانامەی نییە تەنها ئەوە نە خوێنەواری هەیە یاخود خوێنەواریشی نییە چۆن زمانەکە فێر بێ بەڕاستی لە قوتابخانە زۆر گرنگە مامۆستا یعنی مامۆستا کە ئەو منداڵە ڕاتە بندەسیەوە یەک لاپەڕێکی بەتاڵ سپیە ئەو مامۆستایە چی بڵێ سێری ئەوە کات زۆر گرنگە مامۆستا بایخ بۆ تەڵەبێ بدە چونکە ئەساسێکی بۆ دروست دەکات تاکو لە قوتابخانەیە بە تایبەت ئەوانەی کە ویزارین با بڵێن پۆلی سێن یاخود پۆلی دوانزەمینن ئەمانە زۆر پێویستیان هەیە کە مامۆستا چونکە ئەتوانێت ژیانی بگۆڕێ دێنە سەر و کەسانی کە لە زانکۆن من یەک گلەیەکم لە تەڵەبە هەیە بەڕاستی بە کۆی گشتی ئەوەی لە قسمی ئینگلیزی یاخود ئەوەی لە جگە لە بەشی ئینگلیزیە کە ئەڵێ ئینگلیزیەکە فێر بە ئەڵێ بابەتێکی سەرەکی نییە بۆ فێری بم واتە لە خودی ئینسانەکەەوە دەست پێکە ئایا تۆتەوی فێربی یان تەنها تۆی بیخێنی تو تەواو وازی لێ بێنم بەڕاستی ئەوە من زۆر گلێم لە تەڵەبە هەیە کە ڕۆژانە وەڵا دکتۆر من بەسم ناجێ بم تەواو باشە تۆ 4 ساڵی ئەکادیمی تەواوەکەی دەرەچی تۆ ئینگلیزی فێر نەبی بەڕاستی لای من زۆر شکستێکی زۆر گەورەیە ئەگەر لە بەش ئینگلیزی بت یاخود هەرچی بەشێبی بەڕاستی زۆر زەڕۆ دەبێ هەوڵ بدەی فێربیت باشە کام تەمەەن گونجاوە زیاتر بۆ ئەوەی فێرە زمانە بیانیەکان بیت بەڕاستی لە سەرەتا
واتە لە سەرەتایی زۆر گرنگە کە ئەساسێک هەبێ ئەو شتەگەڕێتەوە بۆ دوو خاڵی سەرەکی یەک مامۆستا دوو ماڵەوە ئایا ئەو منداڵە بزان تا چی ڕادەیەک هەولی لەگەڵا بدەن چی تێگەشتووە بەداخەوە منداڵ هەیە تاکو شتێکی سەرەتایی چووە ئەو ماڵەلی ناپرسێ ئەری ئەم منداڵە چی فێر بووە دایە باوە بازانام تو چی فێر کوڕمەرە چی فێر بوویتە زۆر گرنگە ئەبێت لە سەرەتاوە دوایە باوەن لە ناوەندی ئەو منداڵە چیەکات ینی پەرە بەو خوێندنادا بەو زمان ئادات بۆیە بەڕاستی قوتابخانە و مامۆستا پاشان ماڵەوە کە هەوڵی لەگەڵا بدەن زۆر گرنگە بەڵێ لە ئێستاە ئینتەرنێت و سوۆشەڵ میدیامانە تاکو چەند هۆکاربوونەکە تۆزێک ئاسانتر بە یاخود زیاتر ئاشنابین با زمانەکانی تر و زیاتریش فێربینە بینی هەندێک جارە لە نێوانی خۆمانە کۆمەڵێک گوشی ئینگلیزی بەکارێنین بەڵام هەستیشی پێ ناکەین ئەخۆمە هۆکارەکەی سوۆشەڵ میدیا یاخودنا بێگومان ئێستا زمانی ئینگلیزی بۆتە زمانێکی جیهانی پاشان هەموو زۆربەی کارەکانمان بەسراوەوە بە زمانی ئینگلیزی ئایا بزنس بێ ئایا ئەڕۆی بۆ هەر کارێک ئەتەوێت بتوێت کارێکشت دەستکەوێت مەرجەکان ئینگلیژیە ئێستا من پرسیاری لە بەڕێستانەکەم سەرەتای هاتنتان بۆ میدیاوە چۆن بوون یان لەگەڵ ئێستاە ئێستا خۆت جیاوازەکە ئازانی مەتەنە سەرەتا ئێمە فۆبیامان هەیە بە تایبەت من خۆم شخصی خۆم فۆبیام هەبوو لە زمان ئینگلیزی لە کاتی خوێندن باشە من ئەم فۆبیا چۆن بشکێنم چۆن هەوڵ بم زاڵ بم لەسەر ئەم فۆبیایی کە بۆچی لە ئینگلیزی بترسم واتە هەوڵ دەی کە لە خودی خۆتە دەست پێ بکەی ئەو ئیشێکی سایکۆلۆژیە پاشان ئەگەر من یارمەتی تۆ بدەم باوەنی سارەخان ئەمەوێ فێر بکەم چەندێ هەوڵم فێر بکەم ئەگەر بێت و تۆ خۆت هەنگاوێ نەنەی من ناتوانم واتە ئیشەکە زیاترەکەوتە سەر خۆت ئێستا ماشەڵڵا سوۆشیال میدیا زۆر شتمان هەیە یاریدەدەرە بۆ ئەو کەسەی بێوێ بەکو وتم پێویست ناکات و ئیلا ئەکادیمی بیشەهادەتە بێ نەخێر مەجارێکی زۆرمان هەیە لە یوتیوب چەند چەناڵێکمان هەیە با بڵێن بەڕاستێکە بتوێ استفادە بکەی مەجارێ زۆرێکی زۆر ئاسانکاریان کردو بێگومان شتەکان لە بن دەستمانە تەنها ئەوێتی خۆت سێ پرسیار گرنگەیە بەڕاستی ئینسان لە خۆی بیکە سەرەتا یەکەم پرسیار ئایا من بۆ بترسم لە شتێک با بڵێن دووهەم شت باشە فڵان کەس بۆ لە من باشترە بۆچی و فێر بووم فێر نەبم سێهەم پرسیار ئەوەیە کە من ئەو شتانی ڕێگەڕی من چین کە ئەمە دڕوونەوە کرد باوەڕ ناکەم هیچ کێشەیەکە بکە فێربی بۆیە بەڕاستی سوۆشیال میدیا ئێستا ئاسانکاریی زۆر زۆر گەوری کردو بۆی فێر بێت تەنها ئینسان بەس هەوڵ بە مۆتیڤیشنێک هەبێ لە ناخیە ئەوە ببێتە یاریدەدەر کە بێ فێر شتێک بێت بۆیە زەحمەت نییە بەڕاستی بەدڵنیەوە زۆر باشە پێم خۆشە بزانم باشترین ڕێگاکان چێ بۆیکەوە فێری زمانی ئینگلیزی بین ئاماژەمان بۆ کردکەوە فیلمەکان ڕێگەیەکی باشن کامە فێری زمانەکەمی بەڵام بینی ئێستا زۆرێک سەری فیلمەکە بەڵام بە دۆبلاژە کەواتە زمان ئینگلیزیەکە تۆ جوود لێ نابێت چۆن بڵین هەوڵی بۆ نادێ بم شێوازە ئەخۆمە تاکوچەند کاریگەری هەیە لەسەرەوەی کاتۆ فێری زمانەکە نەبیت بێگومان ئێمە لە ئینگلیزیە چوار سکلسمانێ بەڕاستیەوەنە زۆر گرنگن کە ئەو سکلسانە چین مثلا listening reading speaking and writing لەم چوارە کامیان زۆر گرنگە من سەرەتا دەست پێ بکەم سەرەتا زۆر گرنگ ئەوەیە listening ئێمە زۆر جۆگرن دوای جۆگرتن ئێمە ئێستا چەناڵمان زۆرە مثلا لە یوتیوبە هەمانە لە چەناڵی تێت کە بە سوور پاشان ئینگلیش سپیچ ئەوە زۆر گرنگە سەبتایتڵەکەشی بە ئینگلیزیە بە عەرەبی یاخود بە کوردی نییە واتە تۆ بەچی دەست پێکەی بە جۆگرتن بە تایبەت یعنی ئامۆژگاریەک هەیە ئەو کەسی بیوە فێر بێ شەوان پێش خەوتن چارەگە یاخود 10 دقیقە بەس جۆ بگرە حتا تێنەگەی بەس هەوڵ دە بە هیدفۆنێک جۆ بگرە بۆی بزان چی ئەوترێت چیە پیتەکان وات لێ دێ وردە و دەکە تۆ شەو ئەخەوی لێرە میکانزمی ئیشێکات ئەو وشانە تەحلیل دەکات ئەمێنێتەوە لەگەڵت کە بەیانی هەڵەسی کاریگەریکی زۆری هەیە بۆ ئێستا چەناڵێکی زۆرمان هەیە بەڕاستی شێلوانە تێدا English speech ئەوە زۆر مهمە پاشان learning English with the TV series ئەمانە ئەگەر کەسێ متابعی بۆ بکە هەنگاو زۆر فەرقی پێکات زۆر استفادەی دەکات باشە لە قوتابخانەکاندا بەتایبەت لە قوتابخانە سەرەتاییەکاندا ئێستادا زۆر باەخ بە زمانی ئینگلیزی نادرێتکە لە پۆلیەکی شۆ هەیە بەڵام وا ناکەنکەوە خوێندکارەکان لە بەتایبەت لە قوتابخانە حکوومیەکان باس ئەەکەم فێری زمانەکە بن ئەو شۆکارێک بۆکەوا دایک و باوکان زیاتر ناڵەکانیان بنێر نەخبەر خوێندنی ئەهلی بۆ ئەوی فێری زمانی ئینگلیزی بن هۆکارێکی بۆچی ئەگەڕێنیتەوە بۆچی لە کاتێکاکەوا لە منهەجی شالەپۆلی یەکی سەرەتاییەوە هەیە
بەڵام هەوڵ نەدراوە مناڵان یاخود خوێندکاران فێر بکرێن. زۆر بە کورتی دوو شتەیە گرنگە ئەو مامۆستایە بەڕاستیکە لەم مامۆستا ئەبێ ئەو مناڵی کە فێری دەکا وەکو منداڵی خۆی فێری بکات زەمیری مرتاح بکە ئایا من ئەم منداڵە هاتوو بەلای من ئایا ساڵ بە ساڵ من ئەمە چەندێ ئەم منداڵە فێر بووە دووهەم خاڵ دایک و باوک دایک و باوک بە ئەم منداڵە دێتەوە بۆ ماڵ ئەبێ متابعی بکەم بزانم تۆ چی فێر بوویتە ئایا هیچت وەرگرتووە ئایا ئەم ساڵ لەگەڵ با بڵێن ساڵێکی داهاتووە چی گۆڕانکاری کراوە بۆیە مامۆستا ئەبێ زۆر دڵسۆز بێ بەڕاستی بە تایبەت لە سەرەتایی چکە ئەو منداڵە وەکو چۆن گوڵێک دارێک خۆت ئاوی ئەدی ئەو کاتە گەشەکە بە بەڕاستی مامۆستا و قوتابخانە زۆر گرنگە پاشان ماڵەوە دایک و باوک بۆی ئاگای لە منداڵەکانیان بێت. زۆر باشە فێربوونی زمانی بیانی بە شێوەیەکی گشتی انگلیزیش با تایبەتی تاکو چەند هۆکارە بۆی کەوایمە ئاشنا بین بە کللتور و تەقافەی وڵاتانی دەوروبەرمان یاخود وڵاتەکانی تر و لەگەڵشا کاریگەری زمانی یاخود زانینی زمانێکی تر بەدەر لە زمانیدایەک تاکو چەند کاریگەری لەسەر کەسایەتیمانە بێت. بەڕاستی زۆر کاریگەری هەیە باسی شتێ نمونێ بچووکتان بۆکەم لەم شاری خۆمان باسی نەتەوەیەکی دیکە ناکەم بەڵام چون بۆیکێ لە دایرەکان بۆی معاملەیەکم هەبوو بەڕێوە بچێ بە زمانی کوردی قسەم کرد کوردیان نەزانی بە زمانێکی دیکە قسەم کرد پێویستیم بە مۆرێک بوو وتیان نین لێرە مۆزەفەکان کادر نین دەیوتم بۆ شەو بڕۆم وتیان لە ژووری تەنیشتمان چمە ژووری تەنیشتیان کەسی لێ نەبوو گەڕامە دوای 5 دقە لای دەرگا گەڕاوەستا بووم هەستم کرد بە زمانێک قساکەن ئەو زمان نازانم سوپاس بۆ خۆ من 4 زمان قساکەم لێرە هەستان بە زمانی خۆیان وتم زەحمەت نەبێ بۆ چۆ بڕۆم بەڕاستی وتی ئەی باشە تو بۆ قسە ناکەی بەو زمانە ئەی بۆ ناڵی من فڵان با بڵێن لەو زمانم باوەڕتان هەبێ مۆرەکەی لای خۆی دەرکرد و وتی وەرە بەڵام مۆری کروفتی فەرموو ئەوە شتێکی زۆر بچووکە بابین ئەیەک زمانەکان تۆ لە کەرکک عەرەبی و کوردی تورکمانی باوەڕت هەبێ ئەبیتە ئەوەنە کەسە لەلانی کارەکان تاو هەمووی بەڕێسێ جگە لەوەش زۆر کێشە حەلەکەی یعنی من کە با بڵێن سەفەرەکەم بۆ وڵاتێکی دیکە لە مەتار زۆر کێشە ڕوو ئەدات یەکێ لەوانە کە زۆر ڕاوەستاوین بۆ دووبەی ئەڕۆشتین کە سڕەکەمان با بڵێن ناڕۆژ بۆی جەوازەکەمان کاتەکەش نەما ئافرەتێک لەگەڵ ئەو بەڕێزە قسەیەک ئینگلیزی ئافرەتەکە ئینگلیزی نازانی ئەو کاکەش عەرەبی نازانی ئیشەکە ڕاوەستای لێم تاخیر بووین و بووە دەمەقاڵەیەکی زۆر گەورە تاکو ئیزنە مەرگن ڕوسەت هەیە تەرجمەیەتان بۆ بکەین بزانین چییە مەسەلە تەنها ئەو بکابرای تۆ نابێ ئەم جانتایە بکەیتە ناو نابێ بڕات ژنەکەش تێناگەشت ئەیت ئیلا بێ ئەم جانتایە بڕات تا ئەو بە ئەتوانم بڵێم بە 1 دقە ئیشەکە حەل بوو ئەگەر بێت و زمانەکە بزانین جا بەڕاستی کێشە گرفتی شەت پارێز زۆر یعنی جگەلەوەی کە تۆ تێکەڵی جیهانێک هەبیت کە جیهانەکە بێتە شتێکی زۆر بچووک لە بەردەست و بەڕاستی زۆر سوودی لێبین هیچ کاتێک درەنگە بووی کاتۆ فێری زمانێکی نوێبیت یاخۆ بە ئینگلیزیڵێت never too late هیچ کاتێک درەنگ نییە never بەڕاستی هەرگیز درەنگ نییە تەمەند هەرچەند بێت ئەکادیمی بیان ئەکادیمی نەبی بەڕاستی هیچ ئەوە گرنگ نییە گرنگ ئەوەیە تۆ هەر کاتێ ویستت هۆڵی بۆ بدەیت کۆڵنەی بەڕاستی هەرچەندێ باسی کەم ئینگلیزی و زمانەکانێکی تر من سەرەتای تەڵەبە کە دێنە مەرحەلەیەک با بڵێن یەکەم وانەمان تەنها ئەوەیە بەس ئەدڤایزینگ پێڵم چەند زمانە زانی زمانێ دووان باخۆسییان یەکەم ئامۆژگاریم ئەوەیە لەم 4 ساڵەدا تۆ یاخود 5 ساڵ یاخود 6 ساڵ ئەگەر توانیت فێری زمانێکی دیکە بووی جگە لە زمانەکەی خۆت یاخود زیاتر بەڕاستی تۆ براوەی زیاتر لەو بڕوانامەی کە وەری دەگری ئەوە نەسیحەتی منە کە تەڵەبە سەرەتا دێت زانکۆوە بۆیە فێربوونی زمان هەرگیز هەر کاتی ویستت it's never late try whenever you want ئەبێ بەڕاستی دەست پێ بکەی زۆر گرنگە باشە مامۆستا ئەگەر خۆت هەوڵ نەدەی بە تایبەت کە لە دوای وانەکانە خۆت هەوڵی لەگەڵ نەدەی ئازانکۆکان دەرچەیەکن بۆ ئەوی تۆ بەتەواوەتی فێری زمانی ئینگلیزی بیت نەخێر ڕاستی لە زانکۆکانە ئەوەی ئەدرێ بە تەڵەبە زۆر لە سەتا سیە لە سەتا هەفتای ئەمێنە سەر خۆت ئایا خۆت ئەتەوێ ویستت لە سەرێتی ویستت لە سەری بوو هەوڵدانێکی بۆ دەی کاتی بۆ تەرخانەکەی
چکە بەڕاستی لە هیچ شوێنێک نییە لە 150 نییە لە 130 ئەو دوای هەفتاکە لەسەر خۆ دەمێنێ جا تۆ گە هۆڵی بۆنەندەی هیلاک نەبی یەک شتێک گرنگ هەیە لێرە ئێمە بەداخەوە ئەوش ناوتان بلم بەداخەوە بە هەموو کەسێ ئێمە پراکتسیمان نییە لێرە قسەی پێ ناکەین زمانێکی دیکە ئەگەر بێت و پراکتسینگ نەبێ بزرە بێ لەبیر کەچێتەوە تەنانەت ئێمە ئەگەر بێت و قسەی پێ نەکەین لەبیر ممارسە نەکرێ لەبیر کەچێتەوە زۆر گرنگە بەڵام ئەگە زانی ژینگەکەت هەوڵ نادا بۆی ئەوی بۆ تەرخانکە چی بکەم ئەبێ کۆبم کێشەکەمان شەرمە ئەو شەرمە بەڕاستی بووەتە با بڵێن شتێکی زۆر گەورە بربەستێک بە تایبەت لای تەڵەب ئەو شەورمت بشکێنە قسەی پێ با هەڵە بکەی قەیچێکە یەکجار دووجار لە هەڵەکانت فێرەوی تو هاتی بۆ فێربوون بێگومان جا بەڕاستی نەسیحەتی ئەوانە نەکەم کە لە قسمی ئینگلیزیم بە تایبەت پاشان قسمەکانی تر هەرگیز شەرم نەکەن پێڵێم ئەگەر بێت و هەڵە نەکەی فێر نابی بەدڵنیە بە هەڵە بکەی نیلسن ماندێلا کاتی خۆی کە سەرۆکی با بڵێن ئەسمەری ئەفریقا بوو ڕۆژێکیان ڕەتە بوو کە پێشەوی بێ بە سەرۆک نەناو لە ئەفریقا ڕەتە بوو لە بازارێک دوسێ کەس پێستی سپیگاڵتەیان پێ کرد بە زمانی ئینگلیزی ئەو زمان شێزانی لە عایلێکی زۆر مسەقف بوون ئاوەری لیان داوە سێری کرد و تێگەشت لە بابەتەکەیان ئەوان وایە زانین تێناگا پێکەن هیچی نەکرد پاشان دوایەوە گەڕاوە زۆر تەرکیزی کردە سەر ئەوەی کە زمانی ئینگلیزی فێر بن کە بوش کە بووە بە سەرۆکی ئەو وڵاتە ئەو جەماعەتی داوات کرد بەلای خۆی تەنها بەس داواتکردنی لە ماڵ ئەو بای خۆی هەستیان کرد کە چەندێ هەڵە بوون ئەو کاتە فبووە زۆر بایەخیدا بە زمانی ئینگلیزی ئەگەر ئینگلیزی نەزانایە نێزانی کە تێناگەشتەوە چیان پێوتوە بەدڵنیایەوە زۆر باشە مامستا لە کۆتاییە پێم خۆشە بزانم ئامۆژگاری تۆ چیە خود دواوتی بە ڕێستان چییە سەبارەت بە گرنگی فێربوون و هەروە مۆتیڤیشنێکیش بێت ئەمە بۆ کەسانی کە حەزەکەن فێر بن بەڵام شتێک نییە کەەوە چۆن بڵێن پاڵێکیان منێ بۆی کا دەست پێ بکەن بێگومان یەکەم هەندان لە خودی خۆتۆ دەست پێکە دەست پێ بکە ئێستا لە کاتێکی تر باشترە ئێستا هەوڵە لە ناخی خۆمم بۆچی نە وای نۆت بۆ من فێر نەبم لە خودی خۆتەوە پاشان ئێمە وەک پێتم لە سۆشیال میدیا شتمان زۆرە بەڕاستی ئاسانکارێکی زۆر هەیە هەرچیت بوێ هەیە بۆ یەگە هەوڵی بۆ بدەی ئێستا لە کاتێکی تر باشترە چەند زمان بزانی تۆ ئەوەنە کەسایەتی تۆ ئەوەنە کەڵچەری تۆ ئەوەنە ئیجوکیشنی باوت کە بتانی کە ڕێەکەی زانیاریت لەسەر هەموو شتێکە هەبێ بەڕاستی نەسیحەتم ئەوەیە بە تایبەت تەڵەبەی زانکۆ کە لەو ژیان ئەو 4 ساڵی کە دەژێن هەوڵ بن گرنگی بدەن زمانێکی تر فێر بن بە تایبەت زمانی ئینگلیزی زۆر گرنگە سپاس بۆ ئامادەبوونت مامۆستا خۆشحاڵ بن کە لەگەڵمان بووی سپاس بۆ تۆ زۆر سپاسانەکەم و سپاسی کەناڵی کەرکۆکەم بەڕاستی خۆشحاڵم کە دەرفەتێ دەرا و بتوانین شتێکی گرنگ باسکن کە سوودی هەیە بۆ کۆمەلگامان هیوای سەرکەوتنتان بۆ خازم زۆر سپاسانەکەم.